سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان مەسرور بارزانی دوێنێ ئێوارە گەیشتە دوبەی و هەروەها ئەمڕۆ لە لووتکەکەدا بەشدارە بڕیارەکە گوتارێکیش پێشکەش بکات داهاتووی حکوومەتەکان لێرەدا سەرکردەی جیهانی کۆکردۆتەوە بۆی کە دنیابینی ئەوان بۆ حکوومەتەکانی داهاتوو و هەروەها و قەیرانانەی کە هەیە لەوێ بخرێتە ڕوو باسی لێەوە بکرێت. نێردراوی کوردستان 24 لە دوبەی هاوکارم ئەمار نەجمەدین لەگەڵم دەبێت لەو زانیاری زیاتر وەردەگرم ئەو لایەنە گرنگەکانی لووتکەکەمان بۆ باس دەکات. ئەمار ئەگەر پێم بڵێ دیارەکە 6 تەوەری سەرەکی لە لووتکەکەی هەیە کە باسی لێوە دەکرێت بەڵام خاڵە گرنگەکانی پەراوێزی لووتکەکە چییە؟ سەرۆکی حکوومەت و شاندەکەی لەوێ بەشدارن کۆبوونەوەکانیان لە چه ئاستێکدا دەبێت وتارەکان چۆن پێشکەش دەکرێن ئەگەر وردەکاری زیاترمان پێ بدەیت سەبارەت بە لووتکەکە. بەڵێ هاوکارم ئەمار نێردراوی کوردستان 24 لەوێ ئەو ڕووماڵی تایبەتی ئەو لووتکەیەمان بۆ دەکات بەڵام من زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لەسەر ئەم بابەتەوە ڕۆڵی هەرێمی کوردستان و بەشداریکردنی لە ئەم لووتکە جیهانیانە لووتکە نێودوڵەتیانە بە تایبەتی بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریمی کوردستان لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر بەڕێزی زۆر سپاس. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە دوبەیە بەشداری لە لووتکەی حکوومەتەکان کردووە کە سەرکردە باڵەکانی جیهانیش لەوێ بەشدارن. ڕۆڵ و پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەەوە بەشداریکردنی لە کۆڕ و کۆڕبەندە نێودوڵەتیەکان چۆن دەبینێت؟ خۆی بەشداریکردنی سەرۆکی حکوومەت و شاندی یاوەری بۆ لووتکەیەکی لەم شێوەیە کە فۆرمێکی نێودەوڵەتیە کە حکوومەتەکان کۆ دەکاتەوە بۆ ئاڵوگۆڕکردنی ئەزمونونەکان و لە هەمان کاتدا بۆ ئەوەی کە زانیاریان دەست بکەوێت لەو بوارانەی کە پەیوەستە بە پەرەپێدان بە شێوەیەکی گشتی گرنگی خۆی هەیە. دیاڵە ئەمە دەرفەتێکش دەبێت بۆ سەرۆکی حکوومەت کە بتوانێت لەوێ دیدگای خۆیان بۆ پەرەپێدانی ئابووری گەشەسەندنی ئابووری لە هەرێمی کوردستان بخاتە ڕوو بۆ ئەوەی کە زیاتر تیشک بخاتە سەر ئەو خاڵانەی کە دەبنە دەرفەت بۆ وڵاتان کە بتوانن سوود لە هەرێمی کوردستان لە پەیوەندی ئابووریەکان لە پەیوەندی بازرگانیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە وەربگرن تا بکرێت کە هەرێمی کوردستان گرێ بدرێت بەو تۆڕە ئابووری بازرگانی کە لە جیهانە بوونی هەیە بە مەبەستی بە ئەرێنیکردنی حکوومەتەکان بە مەستی باشترکردنی ئەداءەکان و لە هەمان کاتیشە گەڕانە بە دوای دەرفەتەوە و بخۆتان دەزانن کە لەسەر ئاستی جیهانە بە هۆکاری ئەو جەنگ و نەهامەتیانەی کە لەسەر ئاستی جیهانە ڕوویداوە کە نزیکەی 17 تریلیۆن دۆلار پارەی تیا خەرج دەکرێت وەکو چۆنەڵێ بەسەر شەشی ئەو پارەیە کۆمەڵێک گرفتی تر چارەسەر بکرێت لەسەر ئاستی جیهان. بەڵێ تورسامان هەرێمی کوردستان بەردەوام کە بەشداری لەو کۆڕ و کۆڕبەندە نێودوڵەتیەکان دەکات وەکو پێگەیەکی سەقامگیر لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆزدا ڕۆڵێکی زۆر باشی لە چارەسەری کێشەکان بینیوە ئەم پەیامەی بە دنیا گەیاندووە. ئەمە تا چەندە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەرەوەش دەبێت؟ خۆی هەبوونی سەقامگیری و ئاسایش یەکێکە لەو بنەمایانەی کە هاندەر دەبێت بۆ ئەوەی کە پەیوەندیەکی باشت هەبێت لەگەڵ جیهانی دەرەوە بەو شێوەی کە تۆ کرانەوەت کردووە بە بەرنامە بەرامبەر بە جیهانی دەرەوە نەک گرژی و ئاڵۆزی. هەرێمی کوردستان بەهۆی ئەو سیاسەتە حەکیمانێکی پایڕەوێکە بەهۆی ئەوەی کە ئەجندای سەرۆکی حکوومەت ئەجندایەکە کە تۆکمەیە بنەمایەکی زانستی هەیە و هەوڵی ئەوە دەدات کە لە پەیوەندەکانی لەگەڵ جیهانی دەرەوە بتوانێت ئەو ژێرخانەی کە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی بەهێزتری بکاوە لە هەمان کاتە ئەو سەرچاوانە کە هەرێمی کوردستان هەیەی شێری بکات لەگەڵ جیهانی دەرەوە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی ئابووری ئاڵوگۆڕی بازرگانی بەهێز بێت. هەرێمی کوردستان بەهۆی پێگەی جوگرافیشەوە دەتوانێت ببێ بە ڕێڕەوێکی زۆر باش بۆ گەیاندنی وزە بۆ جیهانی دەرەوە بۆ ئەوروپا بە تایبەتی و لە هەمان کاتە ئەم بەرنامەی کە لە لووتکەکەیە هەیە سێ وڵاتی کردووە بە وڵاتی میێوان یەکێک لەوانە قەتەرە، تورکیایە، هیندە. وڵاتی هیند ئەگەر ببینین لە ئایندەیەکی نزیکە دەتوانێت ببێ بە سێمین هێزی ئابووری لە جیهانە. ئەمە وای لێ دەکات کە هەرێمی کوردستان فۆکوس بخاتە سەر ئەو وڵاتانە لە ڕووی تەکنۆلۆژیای زانیاریەوە لە ڕووی زیرەکی دەستکردەوە وڵاتانە پێشکەوتنی زۆر باشیان بەخۆیانەوە بینیوە وەرچەرخانی هەژمارەیی لە وڵاتانە زۆر سەرکەوتوو بووە و هەرێمی کوردستانش هەنگاوی زۆر باشی ناوە بەرەو بە دیجیتالکردنی حکوومەت هەژماری من وە کۆمەڵێک بابەتی تر باشە دکتۆر ئەمانە تا چەندە فاکتەری گرنگن بۆ حکمڕانیەکی باش و دەستە بەرکردنی ئەم خاڵە گرنگە کە حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی لە کابینی نۆ پێداگری لەسەر کردو کاری بۆ دەکات؟ خۆی زیرەکی دەست کرد و ئەو جیهانە کە گۆڕانکاری بەسەر خۆیەوە بینیوە وەکو چۆنەڵێ وەرچەرخانێکی ژمارەیە حکوومەتی هەرێمی کوردستان خوێندنەوەی وردی بۆ کردووە چونکە دەتوانی لە ڕێگەی ئەو وەرچەرخانەوە دەرفەتی باش ببینیتەوە بۆ
ئەو گەنجانەی کە لێرە با بڵێن بێکارن یاخۆت بۆ متورپەکردنی زیرەکی دەستکرد لەگەڵ تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ ئەو زانیاریانەی کە خوێندکار بۆ نمونە بەکاری دێنێ بۆ ئەوەی کە تۆ بتانی هەڵکەیت لە بوارەکانی هەلی کارە بۆ ئایندەیەکی باشتر و ئەمە وا لێ دەکات کە ئێمە بتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی هەنگاوی باش بنێت بۆ ئەوەی کە حکوومەتێکی ڕەشید بێ حکوومەتێک بێت کە پابند بێت بە تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە تەکنۆلۆژیای سەردەمەوە بۆ ئەوەی کە بتوانێت وەکو باسم کرد ژێرخانێکی ئابووری پیشەسازی و کشت و کاڵی باش بەڕێوە ببات خۆتان دەزان لە بواری کشت و کاڵش ئێستا هایتێک یەکێکە لەو شتانێکە بەکاردەهێنرێت کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەینەوە کە گرنگی بەم لایەنە نەداوە دەبێتە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان پێگەی بەهێزتر بێ و ئەوش ئەو هۆکارە بۆ ئەوەی کە جەنابی محەممەد بن ڕاشد ئالمەکتوب شخصی جەنابی سەرۆکی حکوومەتی بانکێشت کردەوە بۆ ئەو لوتکەیە. زۆر باشە دکتۆر، کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لە پتەوکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوی کە بتوانێت لەوێەوە هەرێمی کوردستان بەرەو پێشکەوتنەکانی دیکە ببات. لە شاندەکەی بەشدار لەگەڵ سەرۆکی حکوومەتدا لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی سەرۆکی دەستەوە بەرهێنان وەزارەتی کشت و کاڵ و کۆمەڵێک کەسی دیکە هەن کە لەم بوارە داتوانن لەو پانەڵاندا ڕۆڵیان هەبێت. ئەمە تا چەندە حکوومەتی هەرێم دەتوانێت کاری لەسەر بکات لەگەڵ وڵاتان؟ خۆی لەگەڵ وڵاتان ئێوە دەزانن نزیکەی 85 ڕێکخراوی نێودەوڵەتی لەوێبوونی هەیە 8 هەڵگری زانای هەڵگری نۆبل لەوێ وجودیان هەیە میتافێرز لەوەیە بێجگەلەوە چات GPT بەخۆی حزوری هەیە وەکو کۆمپانیایەکی زەبەلاح ئەمانە هەمووی بابەت و زانیاری خۆیان دەخەنە بەردەست وەزیرە بەڕێزەکانی کە لە کابینەی حکوومەتن کە بەشدارن لەو لوتکەیە دەتوانن لە ناو پانێڵەکان بەشدار بن دەتوانن زانیاریەکان کۆ بکەنەوە دەتوانن ئەو زانیاریانە بگونجێنن لەگەڵ پێداویستەکانی هەرێمی کوردستان بۆ بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان لەو بوارانەی کە گرنگن. ئێوە باسی پیشەسازیتان کرد باسی کشت و کاڵتان کرد و بەرهێنانێکێکە لەوانە کە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کابینێ هەنگاوی زۆر باشی لەو بوارانە ناوە و پرۆژەی زۆر گەورەی لەم بوارانەیە ئەنجام داوە کە توانیوێتی ببێت بە هۆکاری ئەوەی کە ژێرخانی هەرێمی کوردستان لەم ماوەی 4 ساڵی ڕابردووە زۆر گەشەی بەخۆیەوە بینیوە و ئێوە خۆتان دەزانن کە حکوومەتەکان دەبێ ئەزمون لە یەکتر وەربگرن و هەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ ئەوەیە کە چۆن بتوانێت لە کاتی قەیرانەکانە بۆ بنمونە بەرپەرچی کێشەکان بداتەوە. بە خۆتان دەزانن لەوێدا سەرۆکی سندوقی دراوی جیهانی وجودی هەیە سەرۆکی سندوقی دراوی عربی وجودی هەیە وانە دەرفەت دەدەن و باس لە قەرزەکان دەکەن و باس لە چارەسەرکردنی قەرزەکان دەکەن. هەرێمی کوردستان لەو بوارانەشدا دەتوانێت سوود لەو دەرفەتانە وەربگرێ بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان. دکتۆر، وڵاتان بە دوای ژینگەیەکی ئارامدا دەگەڕێن بۆی کە بتوانن لینکی لەگەڵدا دروستکەن و بەرهێنانی تێدا بکەن و لەوێ هاوکاری لەگەڵ وڵاتانە ببینن. بەڵام ئایا هەرێمی کوردستان توانیوێتی ئەو ژینگە ئارامە بێت بۆ وڵاتانی ناوچەکەەوە جیهانیش بە تایبەتی؟ هەرێمی کوردستان لە ڕابردووە و ئێستا شاتوانیوێتی بیسەلمێنێ کە لانەیەکە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لانەیەکی سەقامگیرە کە تایدا دەبینن وڵاتان ڕووی تێدەکا و دەبینن کە گەلانی ناوچەکە گرفتێکیان دەبێت ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و حەوانەوەیان لێرە هەیە. لە هەمان کاتشە هەرێمی کوردستان توانیوێتی بە حکمی ئەو سیاسەتە ڕەشیدە ئاسایشی هەرێمی کوردستان بە باشترین شێوە بپارێزێ لە کاتێکە ئێوە دەزانن کە لە ناوچەکەیە جەنگ و قەیرانی زۆر هەیە کە گرژیەکان و ئاڵۆزیەکان بە شێوەیەکە کە ئەگەر بتوانی سەقامگیری بەدەست بێنی ئەوە گەورەترین دەستکەوتە کە تۆ وەکو حکوومەت ئەنجامت داوە و خۆشبەختانە توانی ومانە لەو بوارەیە بەڕاستی هەنگاوی زۆر باش بنین. بۆیە هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە وەبەرهێنی بیانی بێت لێرە وەبەرهێنان بکە بە تایبەتی دەوڵەتێکی وەکو ئیماراتی عەرەبی یەکگرتووە. زۆر باشە دکتۆر سامان، یەکێک لەو گۆڕانکاریانە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕووی لە جیهان کردو گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاری ژینگەیەکانە. هەرێمی کوردستان بەشدار بۆ لە کۆڕبەندە نێودەوڵەتیەکان پەیوەست بەم بابەتە تێڕوانینی خۆی و دیدگا و چارەسەرەکانی خستۆتە ڕوو. تا چەندە دەتوانێت هاوکار بێت؟ ڕۆڵی هەرێمی کوردستان دەتوانێت ڕۆڵێکی شوێندانەر بێت؟ بەدڵنیاییەوە هەوڵدانی حکوومەتی کابینەی نۆ بۆ نمونە بە ژینگە لە هەرێمی کوردستان چاندنی دار و کەمکردنەوەی کاربۆن ئەمانە هەمووی وای لێ کردووە کە جەنابی سەرۆکی حکوومەت گرنگی بە بابەتی ژینگە بدات و خۆشبەختانە لەگەڵ ئەم شاندەشە
ڕاوێژکارێکی باڵا هەیە بۆ کاروباری کەشوهەوا و ژینگە کە لەوێ حزوری هەیە دەتوانێت لەگەڵ لایەنەکانی ترا دیبیت لەو بابەتە بکە. ئێوە خۆتان دەزانن کۆمەڵێک لە وڵاتان زۆر پێشکەوتون و پێشەنگن لە بابەتی چارەسەرکردنی کێشەکانی کەشوهەوا، چارەسەرکردنی کێشەکانی ژینگە و چۆن بتوانێت بە بەرنامەی ریسایکل بهێنرێتە هەرێمی کوردستانەوە ببێت بە بەرنمەیەکی تۆکمەی حکوومەت بۆ ئەوەی کە ئێمە کەمترین وەکو چۆنڵێت خاشاکمان هەبێت کە ببێتە مایی گرفت بۆ ژینگە بە شێوەیەکی گشتی و هەروەها هۆشیاری ژینگەیش گرنگی خۆی هەیە لەم بوارەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێدەدات لە ڕێگای میدیا و زانیاریەوە ئەو کارانە ئەنجامەدات و لە ڕێگای با بڵێن بەرنامەکانی کریکۆلۆم لە پەروەردەیە ئەو کارانە ئەنجامەدات و بەرچاوە ئەگەر بێت و ئێمە لەگەڵ ڕابردووە بەراوردی بکەین هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشی ناوە بەرەو باشترکردنی ژینگە و گرنگیدان بە کەشوهەوای جیهانی. باشە دکتۆر، ئێمە چەند خاڵمان لێرەدا باس کرد بە تایبەتی پیشەسازی و بەرهێنان ئابووریەکی پێشکەوتوو تەکنۆلۆژیای مۆدێرن و هەروەها بوارەکانی گۆڕانکاری ژینگە. ئەم خاڵە گرنگانە ئەو پرسانن کە وڵاتان لەسەری دەوەستن و قسە دەکەن. هەرێمی کوردستان چۆن توانێتی خۆی بخزێنێتە نێو ئەم کۆمەلگا گەورەیە کە باس لە داهاتووی حکوومەتەکان لە جیهان دەکەن؟ داهاتووی هەرێمی کوردستان گرێدراوە بە داهاتووی ناوچەکەەوە، گرێدراوە بە داهاتووی جیهانەوە. ئێمە هەمیشە هەوڵی ئەوە دەین بۆ ئەوەی کە ببین بە بەشێک لە سەقامگیری و مایەی با بڵێن کەمکردنەوەی گرژیەکان لە ناوچەکە. ئەمە وای لێ کردووە کە لایەنی دەرەکی گرنگی بە هەرێمی کوردستان بدە وەکو فاکتەرێکی ئاسایش لە ناوچەکەیە و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشی ناوە بۆ ئەوەی کە لە بواری پیشەسازیە، لە بواری با بڵێن دابینکردنی گاز یاخۆت مەسەرەن وزەی سوتەمەنی بۆ جیهانە کە ئەمەش وای لێ دەکات کە پێگەی لەسەر نەخشەی جیهانیە بەهێزتر بێت. چۆن دەستە بەرکراوم پێگە گرنگە چۆن چەسپاوە؟ ئەم پێگەیە بەوە دەست بەرکراوە کە ئێمە توانیمانە ئاسایش و سەقامگیری لە هەرێمی کوردستان بپارێزین، چونکە بێت لەوە ناتوانێت پەرەپێدان و گەشەسەندن هەبێت. لە وڵاتانی کە جەنگ و ئاشوبیتایە دەبینین مەسەن پەرەپێدان ڕادەوەستێ، گەشەسەندن ڕادەوەستێ بە هۆکاری ئەم جەنگ و نەهامەتیانەی کە ئێستا بەرۆکی جیهانی گرتووە، چ لە رووسیا بەرامبەر بە ئۆکرانیا، چ لە ئیسرائیل بەرامبەر بە گروپەکانی حەماس. ئەمە وای کردووە کە ئاڵۆزیە وجودی هەبێت. ئەمە کاریگەری هەیە لەسەر گەشەسەندنی ئابووری. ئێوە دەزانن لەم ماوەی ڕابردووە گەشەسەندنی ئابووری لەسەر سەتحی جیهانە 3 لەسەر 1 تا لەوانەیە بۆ 20-25 تا لەسەر 3 لەسەر 2 بێت و ئەمەش 3.2 بێت و ئەمەش خۆی لە خۆیە گرفتێکی گەورەیە بەرامبەر بەو گەشەسەندانەی کە لە ڕابردووە هەیە. کەواتە سەقامگیری و ئاسایش گرنگی خۆیان هەیە بۆ ئەوەی کە گەشەی ئابووری وجودی هەبێت و خۆشبەختانە هەرێمی کوردستان بە حکمی ئەو سیاسەتەی کە ئاماژەم پێی کرد توانیوێتی ئەوە دەستەبەر بکات و من پێم وایە ئایندە بۆ هەرێمی کوردستانە لە مرۆوە لەبەر ئەوەی کە ئەو لوتکەی کە ئێوە بینیوتانە لە دوبەی ئەنجام دەدرێت لە هەرێمی کوردستان پاش 10 ساڵی ترش ئەنجام بدرێت. ئێمە بتوانین پێشوازی لەو حکوومەت وڵاتانە بکەین بۆ بەرنامانەی کە هەیە. هەرێمی کوردستان دەوڵەت نییە، بەڵام لە ئاستی وڵاتانی گەورەی جیهاندا بانکێش دەکرێت و باڵای کوردستان و پێشوازی لە سەرۆک و سەرکردەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەدرێت. لەلایەکی دیکەوە بینین هەوڵی لە باربردنی سەقامگیری و هەروەها پێگەی هەرێمی کوردستان دەدرێت لەلایەن هەندێک وڵاتەوە. چۆن هەرێمی کوردستان دەتوانێت لە نێوم ئاڵنگاریانەدا بەردەوام لە لوتکەدا بێت وەم سەقامگیری بپارێزێت؟ خۆی مەسەلەی دەوڵەت بوون و دەوڵەت نەبوون ئەوە پێناسەیەکە کە خودی هەرێمی کوردستان بۆ خۆی دەیکات. پێم وایە هەرێمی کوردستان لە هەنگاوەکانی وەکو دەوڵەت ڕەفتار دەکات و مافی خۆشێتی بەو شێوە ڕەفتار بکات لەبەرەوەی هەموو پێوەرەکانی کە دەوڵەتێک پێویستە هەیبێت وجودی هەیە لە ناو هەرێمی کوردستانە. لە هەمان کاتە هەرێمی کوردستان بۆ هەنگاونانی زیاتر بۆ ئەوەی کە لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە بوونی خۆی زیاتر بسەلمێنێ ئەوەیە کە ئەم سیاسەتەی کە پەیڕەوی کردووە پێکەوە ژیانی ئاشتیانەیەوە ببێت بەمایی وەکو فاکتەری ئارامی و ئاسایش بێت لە جیهانە زیاتر ئەتوانێت لە پەیوەندەکانی لەگەڵ جیهانی دەرەوە بەهێزتر بێت. ئەو دیبلۆماسیەتە ئارامی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان وەکو حکوومەت پەیڕەوی دەکات بۆتە مای ئەوەی کە متمانە دەبەخشێت بە جیهانی دەرەوە، متمانەت دەبەخشێت بە وڵاتانی دراوسێ. ئەگەر چی با بڵێن هەندێک لە وڵاتانی دراوسێ دەستە بەرکراوە ئەو متمانەیە طبعاً حکوومەتەکانی دەوروبەر ئەگەر مەبەستیان بێت ئاسایش لە هەرێمی کوردستان بەرقەرار بێت نابێت دەستێوەردان بکەن. بە پێچەوانەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک دەستێوەردانی نەکردووە لە کاروباری وڵاتانی دراوسێ، بەڵکو مایی متمانە پێدانە بە وڵاتانە. ئێوە خۆتان دەزانن لە ناوچەکەیە هەندێک گۆڕانکاری ڕوودەدا بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ هاوکێشەکان ئاراستەیەکی تریان لە خۆ گرتووە بە حکمی ئەوەی کە پرۆکسیەکان لەم ناوچەیە بەداخەوە بوون بەمایی کێشە و
ئاشوب بۆ ناوچەکە ناسەقامگیری لە ناوچەکەەوە دەبێت ئەمە کاری لەسەر بکرێت لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کاری لەسر بکرێت بۆ گۆڕینی هاوکێشەکان بۆ ئەوەی ئارامیەک لە تەواوی ناوچەکە هەبێت بۆ ئەوەی کە ئاسایش ڕوو بدا بۆ ئەوەی کە ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ دژبەری یەکتر دەکەن بتوانن ببن بە دۆستی هەمیشەی لە ناوچەکە و استراتیجێکی درێژخایەن پەیڕەو بکەن بۆ ئەوەی کە بتوانن کۆمەڵگەی نێودەوڵەتی یاخود مرۆڤایەتی ڕزگار بکەن لە جەنگ و ناخۆشی. باشە هەرێمی کوردستان لە گێڕانی ڕۆڵێکی باش لە گەڵ وڵاتان بۆ دروستکردنی لینکێک بۆ پەیوەندی دیبلۆماسی وەکردنەوەی ئەم دەواازە گەورەیە بەڕووی وڵاتاندا سەرکەوتوو بۆ تا ئێستا. بەدڵنیاییەوە سەرکەوتوو بۆ هەرێمی کوردستان توانیوێتی لە 14 وڵاتە نوێنەرایەتی خۆی هەبێت و لە هەمان کاتە زیاتر لە 30 دەوڵەت لە هەرێمی کوردستان کۆنسولگەری و بنکەی دیبلۆماسییان هەیە و بەردەوامش دەبن بۆ ئەوەی کە ئەگەر بێت و لە ڕووی ئابووری و دارایی و هەرێمی کوردستان دەرفەتی زیاتری پێ ببەخشێت دەتوانێت پەیوەندەکانی زۆر بەهێزتر بکەێت زۆرێک لە وڵاتان داوای لە پەیوەندی دەکەن کردنەوەی قونسولگەری دەکەن و مەبەستیانە نوێنەرایەتیشمان هەبێت لە وڵاتانی دەرەوە ئێمەش هەوڵی ئەوە دەدەین کە لە ئایندەیەکی نزیکە لە هەندێک لە وڵاتانە نوێنەرایەتی بکرێتەوە بۆ ئەوەی کە پەیوەندەکان زیاتر بەهێز بکرێن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی پیشەسازیەوە و ئەمە بە نەفعی وڵاتانە و بە نەفعی هەرێمی کوردستان. ئەمە دەرەنجامی حکومڕانیەکی باش نییە لە هەرێمی کوردستان؟ بەدڵنیاییەوە ئێمە وەکو باسم کرد ئەو سیاسەتە حەکیمانەی کە لە پاش ڕوخانی ڕژێمی بەعسەوە کە لە هەرێمی کوردستان پەیڕەو کرا و بەردەوامی بەخۆی داوت وای لێ کردووە کە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بەرەو پێشەوە ببنێت و لە هەمان کاتیشە پێگەی بەهێزتر بێت. ئێوە بە خۆتان دەزانن زۆر جار هەرێمی کوردستان دەبێتە مای ترافیکی دیبلۆماسی سەرۆکی وڵاتان سەردانی هەرێمی کوردستانەکەن سەرۆکی حکوومەتەکانە و لە هەمان کاتیشە وەزیری دەرەوە و بەرگری وڵاتانە کە دێن سەردانی هەرێمی کوردستانەکەن. ئەمە هەمووی نمایشی ئەوە دەکات کە هەرێمی کوردستان ڕێڕەوێکی باشی هەیە و بەرەو ئایندەیەکی باشترش هەنگاو دەنێ و حکوومەتی هەرێمی کوردستانش جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئێمە هەمیشە مای سەقامگیری و ئارامین لە ناوچەکە نەک ئاشوب و لە ناوچوونی پێکەوە ژیان. بەڵێ بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەت زۆر سپاس کە لەگەڵ زۆر بەڕێزن زۆر سپاس.